هەلو میوانانی عزیز و خۆشەویست زۆر بەخێر بێن بەیانیتان باش ماندوو نەبن زۆر خۆشحاڵین کە لەگەڵ ئێوەی عزیزە ساڵێکی تر و هەنگاوێکی تری نوێ و تۆزێک گەورەتریش خۆشبەختانە ئەمساڵ پێکەوە ئەنێن ڕووبە باشترکردن و ڕێخستنی زیاتری بواری پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. زۆر بەخێر بێن بۆ سێهەمین پێشانگای نێکستێپ ئەم ساڵ بە کۆمەڵێک دەستکەوت و گۆڕانکاری گەورەتر و نوێترەوە هاتوینەتەوە خزمەتتان. گرنگترینیانەوەیە کە بە خۆشحاڵیەوە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پارتنەر و هاوبەشی ئەکادیمی و استراتیجی سەرەکی نێکستێپە. ئەمە توانێت هەنگاوێکی زۆر زیاتر گەورەتر ئێمە بەرێتە پێشەوە. وردەکاری زیاتر لە ناو پرۆگرامەکانی ئەمڕۆ داڕێژراوە بۆەوەی کە بەرچاوڕوونی زیاتر بە ئێوەی بەڕێز بدرێت. سەرەتای بەرنامەکانمان بە ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەیدان دەست پێەکەین لەگەڵ گوێگرتن لە سرودی نەتەوەیی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها عێراقا. فەرموون. سپاس. فەرموون. سەرەتا تەنها بیرۆکەیەک بوو بۆ ئامانجەی کاریگەری دروست بکەین تاکو و سوودمان هەبێ بۆ خۆمان و دەوروبەرمان. ئەمڕۆ دیدگایەکە و بیرۆکەیەکە و گەشەی کردووە. لە ڕاستیە هەموو ئەمانە لە کارسازێکی هاوڕێی خۆشەویستی خۆمانەوە سەری هەڵا کە کاگا ئامانج عەلیە بۆیە لێرەوە وەکو پێشکەشکردنی دیدگا و دەرکەوتنی سەرەتایی بیرۆکەی نێکستێپ داوا لە کاگا ئامانجەکەم بفەرمێت بۆ ئێرە. بەیانیتان باش. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ کۆمەڵی کەسانی پایەبەرز ئەکادیمی و میوانان هەموو لایەک بەخێر بێن. طبعاً من پێم خۆشە کە ئەم دەرفەتە دروست بووە کە لە بەردەم جەنابتانە باسی ئەو بکەم کە ئێمە وەکو کاکسۆران وتی ئەمە بیرۆکەیەک بوو کە ئێمە وا بکەین چۆن کێشەکان چارەسەر بکەین نەک بۆ ئێستا بۆ 15 ساڵ بۆ 20 ساڵی داهات و بۆ 30 ساڵی داهات و ئێمە بتوانین کوردستانێک و عێراقێکی پتە و دروست بکەین. لەبەرەوە ئێمە هەستاین بۆی کە ئەو کێشانە چین کە لە وڵاتی ئێمەیە وا کاکە داڕوخانی ئابووری دروست دەکات. ئەو هۆکارانە چین کەوا ئەکات گەنجێک بێئومێد بێت. ئەو هۆکارانەی کەوا ئەکات موەسسەسەیەک دامە چاوی لە دەستی ئەوە بێت کە بتوانێت کارمەندێکی باش دۆزێتەوە. ئێمە وەکو خۆمان لە پرۆگرامی کاری خۆمانە و لە سێساری خۆمانە هەمیشە باوەڕمان بەوە هەبووە کە بتوانین لە وڵاتەکەمانە کارمەندی باش کادری باش دروستکەین. ئەمەش سەرچاواگرێت لەوەی کە ئێمە بتوانین لە سەرەتاوە بناغەیەکی باش دروستکەین بە خوێندنێکی باش. بۆیە هەوڵمان ئێمە کە چارەسەری ئەم کێشەیە لە ڕیشەیە بکەین کە دەستخێنە ناو کەرتی خوێندنەوە
کە بتوانین لەو قۆناغی کە قۆناغی گۆڕانکاری ژیانیانە کە پۆلی 12 دەستێکەڵکین لەگەڵیانە کە پێیان بڵێن ئەمە ڕێگەی ئێوەیە بۆ سەرکەوتن. بۆ ئێمە ئاستاین بە دروستکردنی بیرۆکەی نێکستێپ لەگەڵ هاوکارم ئەمین خان و هاوبەشم لەم پرۆژەیە کە زۆر بە جددی توانیمان کارێکی باشی لەسەرکەین. بیرۆکەکەش لەگەڵ چەند هاوڕێکە کە دانیشتین کە قسەمان لەسەر کرد کە توانیمان ئەم پرۆژەیە کاری لەسەرکەین و توانین داهاتوویکی باشی بۆ دروستکەین، چونکە ئێمە باوەڕمان وایە کە کاتێک خوێندکارێک لەو ڕۆژەی کە دەست ئەکا بە خوێندنی ئەکادیمی و ئەچێتە ئاستێکی بەرزی وەکو زانکۆ، پێویستەکە بزانێت ئەم کۆلێژیان ئەم بەشە چێک ئاڵەبژێرێت. خۆی گەورەترین کێشەی ئێمە یان گرفتی ئێمە ئەوەیە کاتێک کە تۆ ئەچیتە مەرحەلەیەکی خوێندنەوە، تۆ پێویستە کات بەشێک هەڵبژێری کە داهاتووت زامنکە. ئەتوانین ئێمە ئەوە بڵێن لە پرۆژەی نێکستێپە ئەو کێشەیەمان چارەسەر کردووە، چونکە بۆ ئێمە ئەبینە پردێک دەستیان ئەگرین بۆ ئەوەی کە بتوانین داهاتوویشی باش دروستکەن. من نامەوێت زۆر بەڕاستی باسی ڤیژنی پرۆژەکە بکەم یان باسی ئیشەکانی پرۆژەکە بکەم، چونکە هاوکارم ئەڤین خان لە پرزنتیشنێکا بۆتان باسەکە کە بڵێن نێکستێپ چییە و چی ئەکەین و داهاتوومان چییە. ئەمانە لە پرزنتیشنی ئەڤین خانە باسەکرێ، بەڵام ئەوەی کە من حەزم کرد باسی ئەو بکەم کە ئێمە ئیشمان ئەوەیە، کارمان ئەوەیە لە نێکستێپا کە بتوانین کادرێکی باش بۆ وڵاتەکەمان دروستکەین، چونکە هەمومان ئەتوانم بڵێم گرفتی زۆر گەورەمان هەیە لە نەبوونی کارمەندی باشە، لە نەبوونی کارامەیە، لە نەبوونی سکیڵێکی بتوانە کەسێکە بتوانێت ئیشی لەسەر بکەی. و دوای ئەوە ئێمە کێشەمان هەیە لەوەی کە کاسێک کە ئەچێتە سەر کارێک بڕوای بەخۆی نییە لە کارکردنا، توانای ئەوەی نییە کار بکە، ئێتیکی ئیشکردنی کارکردنی نییە. لەبەرەوە ئێمە لە نێکستێپە هەوڵەین ئەم شتانە هەمووی لە شوێنێکا کۆ بکەینەوە، نەکەن لە نێکستێپە. ئێمە وەکو ئیشەکانی خۆمان بیرمان کردوێتەوە کە لە چەند پرۆژەیەکی ترە کە بتوانین هاوکاری گەنج بکەین، وەگەوەی کە ئێمە پرۆژەیەکمانەیە کە بەناوی جۆب ستۆدیۆیە، جۆب ستۆدیۆ هەلی کار بۆ گەنج ئەڕەخسێنێ. پرۆژێکمانەیە بەناوی کلیک ئیدوکیشن کە توانا و هێزی کار و سکیڵ و کارەمەیە بە گەنج. لەبەرەوە ئێمە پرۆژەی زۆرمان داناوە و بە هیوام بتوانین بەردەوامین لەسەر ئەم پرۆژانەمان و هاوکاری و بوونی ئێوە لێرە پشتگیریەکی معنەوی ئێمەیە کە ئەتوانین بەردەوام بین. زۆر دڵخۆشم بۆی کە ئێساکەم ئێوەی بەڕێزە بینم ئەتوان بڵێم ئەتوانین لە داهاتوە زیاتر کار بکەین بۆ هەموو پرۆژەکانی ئایندەمان. بورم بەڕاستی هیچ شتێکم ئامادە نەکرد، هیچ کەسێکم ئامادە نەکرد بۆی کە لە مێشکما بۆ ئێستا بتوومە بە هیوام کاتم نەگرت پێتن و چاوەڕوانی کاری باشتیش بن لە ئێمە بوونی ئێوە توانێت ئێمە بۆ داهاتوومان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێم کاگەمانچ. وەکو جەنابتانە بینن لە ناو براندینی دانیشتنی ئەم ساڵمانە تێمای بەڕێوەچوونی سێمین پێشانگا لە ژێر ناوی پەروەردەی جۆری و کارامەیی هێزی کار و ژیری دەستکردا بەڕێواچێ. ئەوەی ڕاستی بێ هەموو ئەو هۆکارە سەرەکیەی کە هەمومانی ئەمڕۆ لێرە کۆ کردوێتەوە بە سوپاسەوە ئامادەبوونی جەنابتان زۆر بەرزە نرخێنین لە پێناوی فێرخوازانی پۆلی 12یە. بۆیە ئێمە چیرۆکەکانیان نەجێڕینەوە باسیەکەین، بەڵام باشتر وایە هەمومان پێکەوە گوێ لە چیرۆکەکانیان لە زمانی خۆیانەوە بگرین. بۆیە لێرەوە من داوا لە خات و یارە تواناکەم کە دەرچووی پۆلی 12 ئەم ساڵە بێت و چیرۆکی خۆی لەگەڵ ئێوە و ئێمە شابەشکات. خات و یارە فەرموو. ئەم کاتتان باش، بەخێرهاتنی هەمووتانەکەم. من یاراتوانە دەرچووی قۆناغی 12 زانستی ساڵی خوێنی 2024 بۆ 25.
پیرۆزبایی لە گەشت دەرچوانی قۆناغی 12 ئەکەم بە هیوای ئایندەیەکی گەش و پرشنگدار بۆ هەمووان. پۆلی 12 وەک ئەوە وایە لە دامێنی شاخێکی بەرزدا بوەستین. هەر درنگانێکی شەوی خوێندن، هەر تاقیکردنەوەیەک، هەر قوربانیەک هەنگاوێکە بەرەو سەرەوە. سەرکەوتنەکە بەرزە، بەڵام گەیشتن بە لووتکە خەونی ئێمەیە. کاتێک کۆڵ نادەین، کاتێک پاڵ بە سەختترین لێوارەکان دادەنین، دوجار لە لووتکەوە خۆرهەڵاتن دەبینین. دیمەنێک کە تەنها لە ڕێگەی خۆڕاگری و پشتیوانی بەدەستمان هێناوە. ئاستەنگی و فشارەکانی قۆناغی 12 زۆرم بۆ ئێمەی خوێندکار. بە هەمان شێوە لە پاش تەواوکردنی ئەم قۆناغە فشاری هەڵبژاردننی بەشی خوێندن و زانکۆکان ڕوبەڕوومان دەبنەوە. لە گەشتی قۆناغی 12دا سەختی و سترێسی زۆر هاتە سەرڕێم لە پێش دەستپێکردن و لە کاتی خوێندنیشدا. چەندین پرسیار دروست بوون. ئایا من دەتوانم زاڵ بم بەسەر پۆلی 12؟ ئایا من دەگەم بۆ ئامانجەی دەمەوێت؟ سەرەڕایبوونی چەندین ئاستەنگی کۆڵم نەدا بەردەوام بوو. دوای دەستکردن بە خوێندن و بە پێی کات هێمن و ئارامتر بوومەوە و ئەمبینی بۆ گەیشتن بۆی کە دەمەوێت کارێکی زۆر و هەوڵی باشی دەوێت. خوێندنی ڕۆژانە کلیلی سەرکەوتنی من بوو. متمانم بە پرۆسەکە هەبوو وە سەلماندم کە دەتوانی بگەیت بۆی کە دەتەوێ و هیچ شتێک مەحاڵ نییە. ئەمەوێت سوپاسی نەکستە بکەم کە هەستەوە بە ڕێخستنی ئەم پێشانگایە کە تێیدا باشترین زانکۆ و پەیمانگانی و خۆی نێودەوڵەتەکانی کۆکردوێتەوە و لێرەدا نەک تەنها زانیاری دەربارەی پرۆگرام و پسپۆریەکان بەدەست دەهێنین، بەڵکو دەرفەتی سکۆلارشیپ و چانسی پرسیارکردن و زیاتر ئاشنابوون بە دنیای خوێندن بەدەست دەهێنین. نەکستێپ هاوکاریمان دەکات بۆ دۆزینەوەی وەڵامی ئەم پرسیارانە. چی بخوێنم؟ کام زانکۆ بۆ من گونجاوە؟ چۆن دەتوانم سکۆلارشیپ بەدەست بێنم؟ نەکستێپ دەرفەتێکی گرنگە بۆ تۆڕسازی و بەرفراوانکردنی پەیوەندیەکانمان و ئاشنابوون بە ژیانی پیشەیی. من لێرەوە هانی هەموو خوێندکارێک ئەدەم کە ساڵانە بەشداری نەکستە بکەن، چونکە لە نەکستێپ دەستڕاگەیشتنێکی ڕاستەوخۆیان دەبێت بۆ زانکۆڵین کە هاوکاری دەرچوانی قۆناغی پۆلی 12 دەکات، هەروەها پرۆگرامی سکۆلارشیپ و مێزگرتی ساڵانە بۆ پەروەردە و خوێندنی باڵا و وەرکشۆپیش ئەنجام دەدەن. داهاتوومان لێرە دەست پێ دەکات لە کاتی هەڵبژاردننی ئەو کەسایەتی کە دەمانەوێت ببین. سەبارەت بە داهاتووت بیر بکەرەوە، پرسیار بکە و زانیاری بەدەست بهێنە، بە خۆشحاڵی بەشداربن و بە هیوای سوود بۆ هەمووان. زۆر سپاس. زۆر سپاس یاراجان بۆ ئەو وتارە. با ئێستش گوێ لە ڕۆیا و ڤژنی پارتنەری سەرەکی نەکستێپ بگرین کە بەسپاسەوە بریتە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وتاری ئەو وەزارەتە بەڕێزا بەڕێز دکتۆر ئامانج عەبدوڵڵا پێشکەشمانەکە با فەرمێ. ئامادەبوانی بەڕێز بەرپرسانی حکوومەت و ئەندامانی پەرلەمان و سەرۆک زانکۆکان و ڕاوێژکاران و بەڕێوەبەرانی گشتی و مامۆستایان و خوێندکاران و هاوبەشەکانی خوێندنی باڵا، بەیانیتان باش. ئەمڕۆ خۆشحاڵم لە کۆڕبەندی نەکستێپ بە ناوی جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵتانم. سوپاستان ئەەکەم، سوپاسی دامەزرێنەران و ڕێکخەران و هەموو ئەو لیژنانەی کە لە ڕێخستنی ئەم کۆڕبەندەیە بەشدار بوون لە ناخی دڵەوە بە ناوی وەزارەتی خوێندنی باڵاوە. سوپاسیان ئەەکەم کە ئەمڕۆ توانیان هەمومان لێرە کۆبکەنەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەو پرسانەی کە پەیوەندیدارن بە پرسی خوێندنی باڵا و ئایندەی گەنجەکانی وڵاتەکەمان و پەرەپێدانی تواناکانی گەنجان لە هەرێمی کوردستان. دەبێ هەمومان ئەو ڕاستیە بە باشی بزانین کە سەرمایەی ڕاستەقینەی نەتەوەیی ئێمە گەنجەکانمانە. ئێمە کۆمەلگایەکی گەنجمان هەیە. ئەگەر بمانەوێت سەقامگیری ئابووری و کۆمەڵاتی و سیاسی مسۆگەر بکەین، دەبێ وەبەرهێنان بکەین لە پەرەپێدانی توانای گەنجانی وڵاتەکەمان.
فاکتێک هەیە ئەمەوێ ئەمڕۆ ئەم دەرفەتە وەربگرم و بە ڕاشکاوی لەگەڵ هەمووتانە باسی کەم ئەویژەوەیە کە خوێندنی باڵا لە وڵاتی ئێمە و لە سەرتاسەری جیهان لە سەدەی 21دا ڕوبەڕووی ئاڵنگاری زۆر جیاواز لە قۆناغەکانی تری مێژوو بۆتەوە بە تایبەت گۆڕانکاری خێرای تەکنەلۆجی و ژیری دەستکرد و لێکەوتە هەمەلایەنەکانی کاریگەریەکانی لەسەر هەموو سێکتەرەکانە بینین بە تایبەتی لەسەر سێکتەری خوێندنی باڵا بۆیە دەبێ بە ئاگاییەوە و بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم قۆناغە بکەین. خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان و لە سەرتاسەری دنیا لە بەردەمی پرسیاری گەورەیە. هەمومان دەبێ خۆمان بۆ ئەو پرسیارانە ئامادە بکەین. ڕەنگە هەنێ جار هەندێک لە توێژەرانی بواری گەشەپێدانی تەکنەلۆژی پێیان وایە کە نەک هەر خوێندنی باڵا خۆی لەژێر پرسیارایە، ڕەنگە پێویستمان بەوە بێ لەم قۆناغە دووبارە پێناسەی ڕۆڵی خوێندنی باڵا بکەینەوە. چۆن خوێندنی باڵا لە سەردەمی گەشەکردنی تەکنەلۆجیا ڕێچکە و ڕێڕەوی خۆی دەدۆزێتەوە، چۆن بە پەیوەندیداری بە ڕێلەڤەنت دەمێنێتەوە لەگەڵ پێداویستەکانی کۆمەلگا و لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کار و چاوەڕوانیەکانی گەنجانی وڵاتەکەمان، چۆن بتوانین گۆڕانکاری ڕیشەیی لە ناوڕۆکی پرۆگرامەکانی خوێندن بکەین، چۆن سەرچاوەی دارایی بۆ توێژینەوە و پەرەپێدان مسۆگەر بکەین، چۆن زانکۆکان باشتر بتوانن خۆیان بۆ ئەو بەرپرسیارەتیانە ئامادە بکەن کە کۆمەلگا چاوەڕوانیەکا لێیان. لەم ساتەدا هەر هەموو ئەو گۆڕانکاریانی کە ئێستا ئێمەی بینین ئێمە خۆمان لە ئەنجامی ئەو توێژینەوانەی کە هەم لە ئاستی وزارەت و لاسەکانی دیکە دەیکەین، باوەڕمان وایە کە ئەو قۆناغی کە ئێستا ئێمەیتیان قۆناغێکی زۆر جیاوازە لە هەموو قۆناغەکانی تری مێژوو. شۆڕشی پیشەسازی سەدەی 21 جیاوازە لە هەموو شۆڕشی پیشەسازیەکانی دیکەی سەدەی 20 بۆ نمونە. ژیری دەستکرد پرنتینگ پرێس نییە، ستیم ئەنجن نییە، ژیری دەستکرد تەلەگراف نییە، ژیری دەستکرد توڵیش نییە، ئامرازیش نییە، ژیری دەستکرد ئەیجنتە. گەشەکردنی تەکنەلۆژیای ئێستا ئەوەی کە ئێستا ئێمە لەبەر چاومانە بە هەموو پێکهاتەکانیەوە، ئەوەی کە ئێستا دەیبینین و بەکارهێنین ڕۆژانە لەناو کلاسەکانە، لەناو پرۆسەی خوێندنان، لەناو توێژینەوەی زانستیە، ژیری دەستکرد چۆتە ناو هەموو کایەکانی ژیانی ئەکادیمی و تا سێکتەرەکانی تریشەوە. لە مێژوایە کەمین جارە کە تەکنەلۆجیا ئامراز نەبێ، بەڵکو خۆی توانایی هەیە فێر ببێ، داهێنان بکە، بیرۆکەی نوێ بێنێ و بڕیاریش بدا. بۆیە ئەم گۆڕانکاریە تەکنەلۆجیا هەمومانە خاتە بەردەمی پرسیاری گەورە. و چاوەڕوانی ژەکرێت کە لە تا ساڵی 2029 بە پێی دوایین توێژینەوەکان دەربارەی ژیری دەستکرد، تا ساڵی 2029 ژیری دەستکرد بە شێوەیەکی ئەکسپۆنەنشیل گەشە دەکات. ڕەنگە لە 2029 بگەینە مەرحەلەی ئەوەی کە پێڵێن AGI و ڕەنگە زووتریش لەوەی تەوەقوعمانە کرد بگەینەوە قۆناغی کە پێڵێن سینگولاریتی، کە ژیری بایۆلۆجی و ژیری دەستکرد بە یەکەوە ببەسترێنەوە. لە ئێستاوە ئاماژەی کاریگەریەکانی ئەم جۆرە تەکنەلۆجیە بە وازەحیە بینین. ئەگەر 20 ساڵ پێش ئێستا لە باوچێکمان بپرسیایە یا لە مامۆستایەکی زانکۆمان بپرسیایە بمانوتایە چ کارامەیەک گرنگە مناڵەکانمانی لەسەر ڕابێنین بۆی لە 10 ساڵی داهاتوە بێکار نەبن، ئەیتوانی بە ئاسانی جواب بباتەوە. بەڵام ئەگەر ئەمڕۆ لە مامۆستایەک بپرسی یا لە باوچێک بپرسی بڵێ چ کارامەیەک گرنگە بۆ مناڵەکەت، زۆر زەحمەتە بتوانێت بە ئاسانی جواب باتەوە. بۆ چونکە لەژێر تەوژمی گۆڕانکاری تەکنەلۆژی و ژیری دەستکرد هیچ پرۆفێشنێک، هیچ کارێک، هیچ پیشەیەک ناتوانێت بە مسۆگەری مانەوە و بەردەوامبوونی نییە. دەرەنجامی توێژینەوەکانیش پێمان دەڵێ هەموو خوێندنی باڵا ئێستا لەسەر تاسەری دنیا و حتا ئەو دیبەیتانی کە لە ناو وڵاتی خۆشمانەکرێ ئێمە لەگەڵ هاوڕێکانمان هەم لە وەزارەت و لەگەڵ زانکۆکانە بڕوامان وایە کە چەند هەنگاوێکی گرنگ هەیە دەبێ هەمووان پێکەوە بیکەین. لە هەموویان گرنگتر ئەوەیە کە ئێمە لە هەموو کاتێک زیاتر هەماهەنگی بکەین،
لەگەڵ هاوبەشەکانی خۆمانە. ئێمە وەکو سێکتەری خوێندنی باڵا هاوبەشمان هەیە. هاوبەشەکانمان بریتین لە خوێندکاران و کەسوکاریان، بریتین لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت، بریتین لە زانکۆ حکومی و تایبەتەکان، بریتین لە کەرتی گشتی، بریتین لە دامەزراوەکانی کۆمەڵی مەدەنی، بریتیە لە ڕێکخراوی وەکو نێکستێپ. هەمومان دەبێ هەماهەنگی بکەین، گفتوگۆ بکەین بۆ ئەوەی بتوانین پێکەوە ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریانە بینەوە کە ئێستا دێتە ڕێمان. بەتایبەتی زۆر گرنگە ئێمە ئەو هەماهەنگیانە بەتایبەتی لەگەڵ بازاڕی کارا بە توندوتۆڵی بێڵینەوە بە بەردەوامی بە شێوەیەک کە سەستەینەبڵ بێ، بەردەوام بێ. و گرنگە ئێمە نەترسین لەوەی کە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن بە شێوەیەکی داینامیک بگۆڕین، چونکە گۆڕانکاری تەکنۆلۆژی وەکو جاران نییە، زۆر بە سەریعی گەشاکە، بۆیە خوێندنی باڵا بێ زۆر بە سەریعی خۆی بگونجێنێ. بۆیە ئێمەش پێویستمان بە گۆڕانکاری داینامیکە لە ناو پرۆسەیە. لە ناو پرۆگرامی خوێندنیشا زۆر گرنگە ئێمە تەرکیزمان هەبێ لەسەر ئەوەی کە لەمە دووە بە شێوازی کارامەیی فرە دیسپلینی گەنجەکانمان ڕابێنێ، ئەوەی کە پێڵێن multi-disciplinary skills. ئەبێ ئەمانە جێ بکەینەوە بەو توڵانی کە لە ناو کەرتی خوێندنی باڵایە لە بەردەستمانایە. جگە لەوەش دەبێ گەنجەکانمان ڕابێنین کە لەگەڵ ژیری دەستکردا ژیان بکەن، بەڵام بە شێوەیەکی زانستی و بە ڕەچاوکردنی ئیتیکی کارکردن و بە ڕەچاوکردنی بەرپرسیارەتی خۆمان لەگەڵ ژیان لەگەڵ ژیری دەستکردا ڕابێنین. چونکە کۆنسێپتێک هەیە کە توێژەران لەسەری هاوڕان کە دەڵێ لەوانەیە بەم زوانە ژیری دەستکرد جێی تۆ نەگرێتەوە، بەڵام کەسێک کە ژیری دەستکرد بە وریایی بەکارێنێ ڕەنگە جێی تۆ بگرێتەوە. بۆیە دەبێ خوێندکارەکانمان و نەوەی داهاتوومان لەسەر ئەم سکیلانە ڕابێنین و ڕانبێنین کە بە ئاسانی بتوانن ئەوانیش لەگەڵ گۆڕانکاریەکانە خۆیان بگونجێنن و بتوانن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان گۆڕانکاری هاتە پێشەوە بتوانن بە ئاسانی لەگەڵ گۆڕانکاریەکە بڕۆن. ئێمە هەندێک شتمان کردووە لە وەزارەتی خوێندنی باڵا. بۆ نمونە مۆدێلی ئیندەستری ئەدڤایزەری بۆردمان دروست کرد. برای بەڕێزم کاکتۆر خەتاب لێرەیە وەکو سەرۆکی فەرمانگەی خوێندن و پلاندانان. ئیندەستری ئەدڤایزەری بۆرد من لەم پلاتفۆرمەوە داواکەم لەو بەڕێزانەی کە لە نێکستێپ ئیژەکەن کە یارمەتیمان بن ئیندەستری ئەدڤایزەری بۆرد بۆ دروستکردنی ئینتەرفەیسێکە لە بینی ئەکادیمیا و خوێندنی باڵا لەلایەک لەگەڵ کەرتی تایبەت و بازاڕی کار لەلایەکی تر، بۆی بتوانین لە بواری پەرەپێدانی پرۆگرام توێژینەوە و پەرەپێدان، لە بواری دروستکردنی دەرفەت بۆ خوێندکارەکانمان بۆ ڕاهێنان لە کاتی خوێندنا بتوانین هەماهەنگی بکەین. داواکارم بتوانین ئەم بۆردە باشتر ئەکتیڤ بکەین، بتوانین وای لێ بکەین کە ڕۆڵی خۆی بەباشی ببینێەوە. داواکاریشم لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت ئەوانیش لای خۆیانەوە یونیت دروستکەن بۆ هەماهەنگی لەگەڵ ئیندەستری ئەدڤایزەری بۆرد و لەگەڵ ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە هەماهەنگیەوە. ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی کاک قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە تەرکیزەوە کار لەسەر پەرەپێدانی توانای کارسازیەکەین لە ناو زانکۆکانە. لەسەر سێ ئاسکارمان کردووە. ئاستێکیان فەرمانگەی خوێندن و پلاندانان لەگەڵ ڕێکخراوی UNDP پرۆگرامێکیان حازر کردووە لەم ساڵەوە لە زانکۆکانە دەوترێتەوە کە تایبێتە بە ئەنترپرونەرشیپ ترینینگ، ڕاهێنانی کارسازی. زانکۆی MIT ساڵی پار 22 مامۆستای ئێمەی ڕاهێنان پێکرد لەسەر پەرەپێدانی توانای کارسازی. ئێستا ئەوانیش دەتوانن هاوکار بن. لە ناو پرۆگرامی پێداگۆژی یەک مۆدیڵی کامل هەیە بۆ ماوەی یەک مانگ لەسەر کارسازی لە ناو پرۆسەی خوێندنە ئەنترپرونەرشیپ ئەند ئێجوکیشن. هەمومان کۆکین لەسەرەوەی کە دەبێ گرنگی بە خوێندن و تەکنیکی و پیشەیی بین، بەڵام ئەمە کارێکە پێویستی بە هەماهەنگیە دیسان. دەبێت ئێمە و وەزارەتی پەروەردە و وەزارەتی پلاندانان و زانکۆکان و کەرتی تایبەت و هەموو ئەوانەی کە بەشارن کە سوکاری خوێندکاران و هەموو کۆمەلگا لەگەڵمان بێت بۆی ئێمە ئەو ڕێچکەیە بە ڕوئیایەکی وازەحتر بە پلانێکی ورتر بتوانین بەرەو خوێندنی تەکنیکی و پیشەیی هەنگاو بنین. لێرەوە طبعاً یەک خاڵی گرنگ هەیە ویژەوەیە کە ئێمە دەبێ
گۆڕانکاری بنەڕەتیش لە شێوازی کارلێکە پێداگۆجیەکانی ناو زانکۆکانە بکەین بە تایبەتی دەستی خوێندکارەکانمان بگرین کە خۆیان ببنە سەنتەری پرۆسەی فێربوونی خۆیان بە تەواتی ئاوێتە بن لەگەڵ چارەسەرکردنی پرسەکانی کۆمەڵگا بیان خەینە ناو کۆمەلگاوە بیان خەینە ناو لە کاتی خوێندنا بیان خەینە ناو ڕاهێنانەوە لە ناو سێکتەرە جیاجیەکانی بازاڕی کار هاوکاریان بین کە ڕێگای خۆیان ببینەوە. من دەمەوێت لەم پلاتفۆرمەوە سوپاسی تایبەت ئاراستەی جەنابی کاکوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە لە مۆزوعی workforce development پەرەپێدانی توانای گەنجەکان زۆر یارمەتی خوێندنی باڵای داوە لە دروستکردن و بنیادنانی بیرۆکەی سنتەرەکانی CDC بۆ داهێنانی کارسازی بۆ دروستکردنی هەبوو بۆ دروستکردنی ئینکیوبەیتەری تایبەت بە پەرەپێدانی توانای کارسازی ئێمە بەڕاستی زۆر سوودمان لێوەرگرتووە لێرەوە سپاس یەکەین و دەستخۆشی لێ یەکەین. یەک خاڵ یەخیر ئەمێنێتەوە کە بەڵێنە دەمەم ئەخیر خاڵ بێ ئەویشەوەیە کە قۆناغی داهاتوو قۆناغێکی حەساسە و هەمومان لەسەری متفقین بەڵام یەک شت گرنگە کە ئێمە بیکەین ئەویش سربەخۆیی دامەزراوەکانی خوێندنی باڵا و دامەزراوە ئەکادیمیەکانە. بەشێکی گرنگی توێژەران ڕایان وایە کە ئەگەر بمانەوێ لە قۆناغی تەکنەلۆجیا بە سەلامەتی بمێنینەوە دەبێ ئەو دامەزراوانە دروستکەین کە سربەخۆن و توانای خۆڕاستکردنەوە و خۆ هەڵسەنگاندنیان هەیە. Institution with a capacity of self-correction and self-assessment. ئەو دامەزراوانە دروستکەین کە دەتوانن خۆیان ڕاستکەنەوە. هیچ کەسێک هیچ موئەسسەیەک بە شێوازی مرکزی پێش ناکەوێت. هیچ موئەسسەیەک ناتوانێت چاوەڕێی مایکرۆمانەجی ئۆرگانەکانی سەروی خۆی بکە. باوی ئەوە نەماوە ئێستا ئێمە بە مرکزی شت بکەین. دەبێت هەنگاوی داهاتوومان ئینشاءڵڵا بۆ کابینەی داهاتوو لە بنەما تەشریعیەکانی سربەخۆیی زانکۆکان و دامەزراوەکانی خوێندنی باڵا بەهێزتر بکەین زانکۆکانمان بکەینە ئەو دامەزراوانەی کە سربەخۆن و توانای خۆ هەڵسەنگاندن و خۆ ڕاستکردنەوەیان هەیە. لە کۆتاییدا لە ناخی دڵەوە دووبارە سوپاسی ڕێخەرانی ئەم کۆڕبەندە ئەەکەم. هەموو هەوڵەکانی ئێمە ئەوەی ئێمە لێرە بۆی دانیشتوین ئەوەی ئێمە لێرە بکاری بۆ دەکەین ئەوەیە کە گەنجانی وڵاتەکەمان بەو کارەمەیانە ئاشنا بکەن کە ئایندەیان مسۆگەرەکە توانای داهێنانیان بۆ دروستەکە بیرکردنەوەی ڕەخنەگرانەیان پەرەپێدا با هەمومان پێکەوە هاوکاریان بین و کوردستانەکەشمان بکەینە ئەو جێگایی کە خەونینەوەکانی ئێستا و داهاتوومانی تێدا دێتە دی. هیوام وایە ئێمە لە ئەخیرە لە کۆتایی ئەم کۆڕبەندەیە چاوەڕوانی بڕیار و ڕاستپاردەکانتانەکەین بۆی بتوانین لە دروستکردنی سیاسەتی گشتی وەزارەتەکەمانە ئەو برای بەڕێزم کاکتۆر خەتابیش لێرەیە ئەمە چاوەڕێیەکەین کە ئێوە ڕیکۆمەندیشنەکە نەتیجەی گفتوگۆکانتان ڕیکۆمەندیشنەکانتان بۆ وەزارەتەکەمان بنێرن هەمیشە هەر شاد و سەربەرز و سەرفراز بن و خوای گەورە کوردستانەکەمان بپارێزێ. سپاسدانە. زۆر سپاس بۆ دکتۆر ئامانج دڵنیام ئێوەش سوودتان لە وتەکەی وەرگرت زیاتر لە سیمینارە چوو و پڕ زانیاری بوو. زۆر سپاس. ئامانج تەمان بەتەنیا نەبووە کاتێک لە بیرۆکەوە ئەمە پەرەپێیە بۆ ئەوەی بکێتە سەر ئەم ستەیجە. کەسێک بەردەوام لە بیرکردنەوە لە پلانداڕشتنا هاوکاری بووە. دڵنیام هەنێکتان ئێستا زانن کە ئەمانەوەیەکیە بانکەین بۆ سەر ستیج. پێکەوە پێشوازی لە خات و ئەڤین قادرەکەین وەکو هاودامەزرێنەر و هەروەها ڕێکخەری دەست پێشخەری نێکستێپ فەرمووە ئەڤین خان. سڵاتان لێبێت داینتان باش. زۆر خۆشحاڵم کە لە سێمین پێشانگای نێکستێپە دووبارە دەست ئەەکەینەوە بەم پێشانگایە و کۆمەڵێک میوانانی زۆر ئازیز زۆر نزیک زۆر هاوکار زۆر پشتیوان لەگەڵمانن کە ئەتوانم بڵێم ئەگەر هەر یەکێک لە میوانانی کە لە بەرامبەرمان دانیشتون ئەگەر هاوکاری و
یارمەتی ئەوان نەبێت ئەم پرۆژەیە بەم شێوازە بەردەوامی ناکات. خۆشحاڵ بووم کە دووبارەتان بینم. دەبان پرۆژەی نەکستێ پرۆژەیەکی درێژخایەنە و پرۆژەیەکە کە ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە بەفەرمی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بووین بە هاوبەش تاکو بتوانین بە شێوازێکی متمانە پێکراوتر بەو ئەرکە هەستین بەو لێپرسراوێتیە هەستین کە پێویستە لە ناو پەروەردە و خوێندنی باڵایە هەبێت. و جگە لەوەش ئێمە ئەم پرۆژەیە جگە لە هاوبەشی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز جێگری سەرۆکوەزیران بەڕێز قوبات تاڵەبانی پشتیوانێکی زۆرمان بووە و هاوکار بووەوە خۆی چاودێری پرۆژەکەیە. و لە هەمان کاتا ئەگە بێمە سەر ئەوەی کە لەم پرۆژەیە چ کەسێکی تر هاوکار و هاوبەش بووە ئێمە ساڵانە بۆ ئەم پێشانگایە بە شێوازێکی زۆر باش هەوڵمان ناوە کە خوێندکاران هەم لە ناو شاری سلێمانی هەم لە دەرەوەی شاری سلێمانی بهێنین ئەمەش بە هاوکاری ڕێکخراوی ئازادی لاوان هەوڵێکی زۆرمانیاوە کە لە ساڵی پار و لەم ساڵیشە زۆر بە باشی ئەو هاوکاریان کردین و لە هەمان کاتە کۆمەڵەی خوێندکاران کە بە تەواوەتی لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵیشە هاوکارمان بوون و پشتیوانمان بوون لەوەی کە ئەو پرۆگرام و ئەو ئەجەندایانی کە هەمانە لە ڕێی خوێندکاران و کۆمەڵەکەوانە بیکەینین. و جگە لەوە لە هەمووی گرنگتر کە ئەم پێشانگایە بەبێ هەبوونی زانکۆ و پەیمانگاکان نابن کە ئەتوانم بڵێم یەکێک لەو خۆشیانەی کە بەردەوام بیرمە ئەوەیە کە لە یەکەمین ساڵەوە ئەم زانکۆ و پەیمانگایانە بە خۆشحاڵیەوە هاتن و پشتیوانی نێکستێپیان کرد و هاتن بەدەنگمانەوە بۆ ئەوی کە ئەم پرۆژەیە نەک تەنها بە دوو کەس کە دروستمان کردەوە بەڵکو بە هەمومان پێکەوە سەرکەوتوو بێت. و ئەوەش لەبیر ناکەم کە هیچ پرۆژەیەک بەبێ هەبوونی هاوکاری مادی و معنەوی و بەڕێوە ئەچێت و بەبێ ئەوە شەل ئەبێت پرۆژەکە کە لەوانەش ئەو هاوبەشانی کە هەمانە وەکو MJ هۆڵدینز وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان هەڵەبجە گروپ و کۆمپانیای لافارج و بلیڤارد کە هاوبەش و هاوکارمان بوون. ئەگەر ناوی هەچ کەسێک هەر هاوبەشێکی ترم بیر چوو بێت بۆ ئەوەیە کە لە ئێستا ڕەنگە زۆر لەسەر تەرکیز نەبم بەڵام هەر حزوری ئێوە خۆشحاڵیە بۆ ئێمە و حەزیش ئەکەم کە دەست بکەم بە پرۆژە ڕێگای 5 ساڵەی نەکستێپ کە لە دواتر لە دوای ئەو 5 ساڵە لە دوای ئیلتیزاماتانی کە ئەیکەین و ئەو لێپرسراواتیانەی کە هەڵی ئەگرین هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە پلانی 15 ساڵیش دابنین. ئەگەر پرزنتیشنەکەم بۆ بخەنە سەر سکرینەکە سپاسدانەکەم. زۆر باشە. لە سلایدی یەکەمەوە دەست پێ بکەین. ئەمە باسیەوەکەم کە نێکستێپ بۆچی دامەزرا و ئەمەش لە قسەیەکی خێزانەکانەوە بەڕاستی دەست پێەکە کە زۆرینەی ئەو دایک و باوکانە و ئەو خوێندکارانی کە قۆناغی 12یان تەواو کردووە مشکلەیەکی زۆر هەبوو لەوەی کە چۆن بگەن بە خەونەکانیان و چۆن بتوانن ئەم داهاتوی خۆیان هەڵبژێرن. لەبەر ئەوە یەکێک لەو بابەتانی کە زۆر ئێمەی هێنا بۆ ئەوی کە ئەم پرۆژەیە دابنین چونکە دانیشتە بووین ڕۆژێک باسی ئەوەمانە کرد کە گرنگە کە لە پەروەردە و خوێندنە وەکو چۆن لە وڵاتانی تر پرۆگرامی ئۆریەنتیشن هەیە ئێمە بتوانین پرۆگرامێکمان هەبێت کە خوێندکار پێشەوەی کە بچێتە زانکۆ و بزانێت زانکۆکە چۆنە بزانێت پرۆژەکان چۆنن بزانێت کە ئەو بەشانی کە هەڵی ئەبژێرێت چۆنە. لەم نقاتە بچووکەوە کە ئەتوانم بڵێم بۆشاییەکی زۆر گەورە بوو ئەم بابەتە دەستی پێکرد و دواتر هاتین لە پێناو ئەوەی کە ئەم پرۆژەیە ئەگە سلاید بچنە سلایدێکی تر ئازێت نەبێ لە دوای ئەوە یعنی کەبیرمان کردەوە لەوەی کە ئەم پرۆژەیە چۆن استراتیژیەکەی دابڕێژین چۆن گەورەیکین تەماشامان کرد کە نەک تەنها بینینی زانکۆ پەیمانگاکان گرنگە بەڵکو ئەوەی کە خوێندکارانمان ئەو بەشەی کە ئەی خوێنن ئایا ڕاستەوخۆ پەیوەندی بە بازاڕی کارەوە هەیە ڕاستەوخۆ ئەم خوێندکارانە لە دوای خوێندنیان کاریان دەست ئەکەوێت. ئەمەش ئەتوانم ینی لە هەمووتان ئاگادارن کە بازاڕی کار لە ئێستاە کە ئەتەوێت کادرێکی باشتر دەستکەوێت لەوە ئەچێ بە ئاسانی نەگەیت بە ئەو کەسانی کە تەخەڕوجیان کردووە بە خۆشحاڵی و بە هەبوونی پرۆگرامەکانی CDC ئەم کار ئاسانیە کراوە لە ئێستایا بەڵام هێشتا کە بۆشایەکە گەورەیە. و پاشان حەزەکەم بڵێم کە نێکستێپ چیتیایە کە ئەمە زۆر گرنگە توانم بڵێم لە 2 ساڵی ڕابردووە کە تاکو ئێستا پرۆژەیەمان کردووە
ینی کۆمەڵە پرسیاری زۆر هەیە کە ئایا ئەمە پێشەنگایە و هەرتەنها خەڵک و ئەکرێتەوە هیچ پلانێکی داهاتووی هەیە بە تەکیدی ئەم پرۆژەیەکی درێژخایەنە و کە لە کاتێکا لە شاری سلێمانیەوە دەستمان پێ کردووە چونکە بڕوامان وایە کە شاری سلێمانی بۆتە هەبێک بۆ دابینکاری دەستی کار و هەلی کار بۆ هەموو کوردستان و عێراق. لەبەر ئەوە پرۆگرامی نێکستێپ ئەساسترین پرۆگرامی ئەوەیە کە زانکۆ پەیمانگاکان بناسێنێت بە خوێندکاران و لە هەمان کاتا ئێمە لەم سێ ڕۆژەیە سێ ڕۆژی چڕوپڕی ئەکادمی بۆ خوێندکاران دروست ئەەکەین لە پێناو ئەوەی کە زۆر لە خوێندکارەکانمان ورەیان داڕوخاوە کە دەرەجەیان نەهێناوە یان ئاشنانین بۆ پرۆگرامانی کە لە داهاتووە پێویستەکات بۆ داهاتووی خۆیان هەڵی بژێرن بۆ چەندین پرۆگرامی پانێڵ و وەرکشۆپ لە ناو پێشەنگاکەشا بەڕێوە ئەچێت کە لە ماوەی 3 مانگە بورە 3 ڕۆژدا ئەم پرۆگرامانە جێبەجێ ئەکرێت و جگە لەوە ئێمە پرۆگرامێکی نیشتیمانی سکۆڵەرشیپمان هەیە کە زۆر گرنگیمان پێیاوە و حەزی شەکەم بۆ ئەم ساڵ ئەو زانکۆیانەی کە بەڕاستی هاتوونەتە پێشەوە و سکۆڵەرشیپیان یاوە پێمان و بتوانین لەو ڕێگەیەوە ئێمە بتوانین ئەو کار ئاسانی و ئەو پردە بین کە خوێندکاران بپاڕێنینەوە بۆ خوێندنیان لە زانکۆ ئەهلیەکان و زانکۆ حکوومیەکاندا لە ڕێگەی سکۆڵەرشیپ و چەند لیستێکم لە بەردەمایە کە بە خۆشحاڵی و ئەو زانکۆیانی کە سکۆڵەرشیپیان یاوە پەیمانگای تەکنیکی و پیشەیی لوتکە بە 7 سکۆڵەرشیپ لەگەڵمان بەشدارە و لە پرۆگرامی نێکستێپ پرۆگرامی سکۆڵەرشیپی نێکستێپ کە ئێمە هەوڵ ئەین کە ئەم پردە بپاڕێنینەوە و خوێندکارانیان پێ بناسێنین زانکۆی جیهان لە سلێمانی 5 سکۆڵەرشیپ زانکۆی کۆمار 4 سکۆڵەرشیپ پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت 4 سکۆڵەرشیپ زانکۆی کوردستان هەولێر 2 سکۆڵەرشیپ زانکۆی نێودەوڵەتی قەیوان 3 سکۆڵەرشیپ زانکۆی گەشەپێدانی مرۆیی 2 سکۆڵەرشیپ زانکۆی نێودەوڵەتی تیشک 2 سکۆڵەرشیپ پەیمانگای تەکنیکی کوردستان 2 سکۆڵەرشیپ پەیمانگای ناشناڵ بۆ تەکنۆلۆژیا 2 سکۆڵەرشیپ کە کۆی سکۆڵەرشیپەکانمان تاکو ئەمڕۆ ئەکاتە 42 سکۆڵەرشیپ کە ئەتوانم بڵێم ئەم پرۆگرامە بۆچی لە ئێستایا باسی ئەەکەم لە بەهۆکاری ئەوەی کە ئێمە پرۆگرامێکی نیشتیمانیمان بۆ سکۆڵەرشیپ داناوە کە بەڕاستی ئەمانەوێت ئەو دەرفەتە بۆ خوێندکار دروست بکەین ئەو چاوکرانەوەیان پێپیشان بین کە ئێمە لە هەموو زانکۆ و پەیمانگاکانە دەرفەت هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئەم سکۆڵەرشیپانە بە خوێندکارانی بین و خوێندکاران بتوانن دەرفەتی خوێندنیان بۆ فراوانتر ببێت و ئەو زانست و زانیاریانەی کە نەیانە لە پەڕینەوەیان لە پۆلی 12 بۆ خوێندنی باڵا ئێمە بتوانین چاوساغێک بین بتوانین پێیان بناسێنین و ئەم دەرفەتە من پێم وایە لەم پرۆژەیە هەموو کاتێکیش بە تیمەکەم ئەڵێم ئەگەر یەک خوێندکار زیاتر بێتە ناو پرۆژەی نێکستێپەوە ئێمە خێزانێکمان خوێنەوارتر کردووە و دەستێکی کارمان زیاتر کردووە لەبەرەوەی کە بەو نیەتەوانێ لە ناو نێکستێپا کار ئەەکەین کە بتوانین دەرفەتی خوێندن بۆ خوێندکاران زۆر بەرفراوان بکەین و لە هەمان کاتا ئێمە لە شاری سلێمانی ناتوانین بگەین بە هەموو شار و شارۆچکەکان لەو ڕێگەیەوانە ئێمە چیمان کردووە بۆ ماوەی 2 ساڵە لە ڕێگەی ئازادی لاوان کە هەوڵێکی زۆریان یاوە لە ڕێگەی کۆمەڵی خوێندکاران کە هەوڵێکی زۆریان یاوە توانیومانە بگەین بەو سەنتەرانی کە ئەتوانین خوێندکارانی پۆلی 12مان لێوە یارمەتیان بین و پاسیان بۆ دابین بکەین و بیان هێنین بۆ پێشانگاکە و لە هەمان کاتە ئەم ساڵیش لە ناو شاری سلێمانیە کە هەتاکو ڕۆژی ڕابردوو 164 مەکتەب بە ڕەفەرمی بانگێش کراون بۆ پێشانگاکە کە خوێندکارەکانیان بهێنن و لە 20 مەوقعی سلێمانیە پاس دابین کراوە بۆ ئەوەی کە بتوانین خوێندکاران بهێنین بۆ پێشانگاکە تاوان هەموو ئەو شتانی کە خوێندکاران لەم پێشانگایە دەستیانەکەوێت هەمووی لەسەر کولفە و ئەو هاوبەشانی کە لە ناو نێکستێپا بەشدارن دابین نەکرێ خوێندکاران هەموو شتێک بە خۆڕایی وەرئەگرن چونکە لە ئێستایا ئەو لۆبی و ئەو کللتوری کە ئەمانەیە دروستکەین ئەمانەیە کللتورێکی زۆر سەقامگیر دروست ببێت لە ناو هەرێمی کوردستان و عێراقەوە بۆ ئەوەی کە خوێندکاران بە تەواوەتی دەرفەتیان بۆ دابین بکرێت و ئەوانەی کە نەیزانن و چه ڕێگە چارەیەک بۆ خوێندنی باڵا و بۆ بژێوی ژیانان دابینکەن لە ڕێگەی نێکستێپەوە وەری بگرن و ئەم معنەویاتەش طبعاً لەلایەن بەڕێز قوبا تاڵەبانی و هاوبەشەکانمان وەزارەتی خوێندنی باڵا کە زۆر هاوکاریان کردوین کە چۆن چاوساغ بین و چاوکراوە بین لەم بابەتەیە پاشان یەمە سەر ئەوەی کە مەسەلەی کە لەناو
ئۆکەی لەناو ئەم پرۆژەیە ئێمە بابەتێکی تر زۆ گرنگە کە ناساندنی خوێندکارانە بە دەرەوەی وڵاتیش و لە هەمان کاتا ناساندنی زانکۆ ئەهلیەکان و حکومیەکانە پێما بێ پێویستن بە تۆزێک ئاوە زانکۆ حکومی و ئەهلیەکانە کە بتوانین لەم ڕێگەیەوانێ نێکستێپ دەرفەتێک بێ کە خوێندکارانمان دەرفەتی دەرەوەی وڵاتیشان دەست پێ بە خۆشحاڵیەوە یەکێک لەو جیاوازانەی کە ئەم ساڵ ئێمە کردومانە لە ناو نێکستێپە ئەوەیەکە لە ساڵی هەتاکو ساڵی ڕابردووش توانامان بەسەر ئەو نایشکا کە زانکۆکان لە سلێمانیا زیاتر دابینکەین بەڵکو ئەم ساڵ زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی کوردستان لە هەولێر و زانکۆی دیالە و چەند زانکۆیەک لە دەرەوەی وڵات وەکو زانکۆی باحچە شەهید وەکو زانکۆی نەبریها و چەند زانکۆیەکی ترمان بانگێش کردووە کە ئەمە دەرگاکرانەوەیە بۆ ئەوەی کە خوێندکارانمان لە ناو سلێمانی و لە ناو شارەکانی ترا بتوانن ئەم دەرفەتەی لە ناو نێکستێپ ئاداماناوە وەری بگرن تەبان من بە پێی پرێزنتەیشنەکە نەڕۆشتم لەبەرەوەی کە ئەوەی کە گرنگە ئەگەر بتوانین بچینە سەر ڕۆدماپەکەی ساڵانی داهاتوو ئێمە بە تەمایچین سوپاسدانەکەم ئەفۆ لێرا بوەستین طبعاً ئێمە یەکێک لەو شتانەی کە بەلامانەوە گرنگە لە نێکستێپە زۆر کۆڕ و سیمینار و پێشانگا ئەکرێت و ئەتوانم بڵێم ئەمە گلەیی نییە بەڵکو تەنها بەرچاوڕوو نییە بەڵام دواتر پاشخانەکەی دوای ئەوە چی ڕوئەیە ئاگادار نین داتاکەی چۆن گۆڕانکاری ئەکات ئەو پرۆژەیە یان ئەو کۆنفرانسە بە دوواداچوونی بۆ ناکرێت یەکێک لەو شتانێک کە لە ساڵی ڕابردووەوە خۆشبەختانە زۆر بە چڕوپڕی دەستمان پێکردو ئەوەیە کە داتایەکی باش لە پەرۆردە و خوێندنا کۆکەینەوە و گوێ لەو خوێندکارانە بگرین کە بزانین ڕائیان چییە هەم لەسەر پێشانگاکە هەم لەسەر پەرۆردە خوێندن هەم لە داهاتویان کە بیانەوێت کە چۆن داهاتویان فراهەم بکەن لە ساڵانی ڕابردووە بەم ژمارانە نێکستێپ گەشەی کردووە و ئومێدەوارین کە ئەم ساڵ بەپێی ئەو هاوکاریانەی کە هەمانە بتوانین خوێندکارێکی زیاتر و سەردانیکەرێکی زیاتر بهێنین بۆ ناو پێشانگاکە کە زۆر گرنگە و ئێمە لە ناو ئەم پرۆژەیە بەپێی داتاکارەکەین و هەر ئەمڕۆ بە هاوبەشی لەگەڵ ڤیژن فاوندیشنە 25 ڤۆڵۆنتیرمان لە ناو قاعەکەیە سەرڤەی کۆ ئەکەنەوە هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە بتوانین داتایەکی دیجیتاڵی زۆر باش لە پەروەردە خوێندنا دروست بکەین و هەم ئەم داتایەش ئیعلانەکرێ بۆی کە دواتر هەر کەسێ بێ بەحسێ بکا لەسەر ئەم بابەتانە بتوانێت داتاکەش بەردەست بێت ئەگەر سلایدی دوای ئەوم بەنی عەزت نەبێت ئەوم باس کرد ئەگەر بڕۆی ئۆکەی ئەوەشمان باس کردەوە بچینە سەر ڕۆدماپەکە زۆر باشە طبعاً ئێمە لە 2023 کە پرۆژەی نێکستێپ دەستی پێکرد تەنها بۆ پۆلی 12 بوو بەڵام دواتر کە هاتین سەیری بۆ شایەکانی بازاڕمان کرد هەستمان کرد کە بەڕاستی پێویستەکە پلانێکی استراتیژی زۆر باشمان دابنین لەبەر ئەوە لە کاتی لە 2025 یەکێک لەو شتانەی کە زۆر کارمان لەسەری کردووە ئەوەیە کە نێکستێپ بتوانێت هاوبەشیەکی زۆر باش لەگەڵ هەموو ئەو دامەزرا و ئەو زانکۆ و پەیمانگا و حکوومەت و لە هەمان کاتا پرایڤەت سەکتەرانەیە دروست بکات کە خوازیارن کاریگەریان هەبێت لەسەر پرۆژە یاسا و لەسەر پەروەردە و خوێندن چونکە ئەم پرۆژەیە ماڵی هەمومانە و لە هەمان کاتا لەم پرۆژەیە توانیومانە کە بەرچاوڕوونیەک دروست بکەین بۆیە ڕۆدماپی ساڵی 2025مان کە لە ئێستاشە ئەتوانم بڵێم تا حدێک هۆڵەکەمان پێکاوە ئەوەیە کە پارتنەرشیپی خوێندنی باڵامان وەرگرتووە و چەندین ستێک هۆڵدەری تر هاتوونەتە ناوە تاکو بتوانین ئەم پرۆژەیە لە ساڵی داهاتووشا بەردەوام بێت و نەکەوێت و وەکو هەنێک لەو پرۆژانەی کە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستان و سلێمانیە دواترێکیان نییە بەردەوامیان نییە بتوانین ئەم پرۆژەیە بەردەوامی پێبین پاشانێکێک لەو شتانەی تر کە زۆر گرنگە لە ساڵی 2026 واتە کە نێکستێپ ئەم ساڵ تەواو ئەبێ و بۆ ساڵی 2026 کاری لەسەر ئەەکەین کۆکردنەوەی ڕێژەیەکی زیاتر لە سکۆڵەرشیپە وکردنی ئەم سکۆڵەرشیپێ بە دیجیتاڵکردنی بە پلاتفۆرمێکی دیجیتاڵی تاکو و هەموو خوێندکارێ بتوانێت ئەکسێسی هەبێت بۆ ئەم پلاتفۆرمە و ئەکسێسی هەبێت لەوەی کە ئەو جۆرایەتی لە خوێندنا هەیە چۆن بتوانێت
بەدەستی بگا و چۆن بتوانین هاوکاری خوێندکاران بکەین ئێمە بڕوامان وایە لە خوێندنە کە پێویستەکە هەموو لایەک هاوکاری بکرێت بۆ ئەوەی کە خوێندنێکی زیاتر و خوێندکارێکی زیاترمان خێزانێکی زیاترمان خوێنەوار بکرێت تاکو بتوانین کۆمەڵگاکەمان بگۆڕین هەر بۆیە پرۆژەی نەکستێ پرۆژەیەکی نیشتیمانیە بگەڕێنەوە سپاسدانەکەم نابچنەوە سەر ڕۆدماپەکە بۆ 2029 باسکەین 2027 و لە هەمان کاتا یەکێک لەو ئێمە ساڵانە لەسەر چەند تێمایە کارەکەین و بەپێی ساڵەکان بەپێی پێویستیەکان و گوێگرتن لەو پێویستیانەی کە هەیە تێماکانە گۆڕین ئەم ساڵ بیرمان لە تێماکە کردەوە لەوەی کە پەروەردەی جۆری بێت و بەستنەوەی کارامەیی بێ بە بازاڕی کارەوە لە هەمان کاتا ژیری دەستکرد بێت کە بە خۆشحاڵیەوە لە چەند زانکۆیەکی هەرێمی کوردستانەوە دەست پێشخەریە کرا کە ئەو بەشانە بکرێتەوە کە لە ئێستایا لە بازاڕی کارا پێویستن هەر بۆیە لە ساڵی 2027 ئێمە زۆر باشتر ئیش لەسەر ئەواکەین کە چەند لابێک دروست بکەین بچینە ناو مەکتەبەکانەوە بچینە ناو زانکۆکانەوانێ کە دەرفەتی کاری زیاتر و بەرچاوکراوەی زیاتر دروست بکەین بۆ خوێندکاران چونکە ئێمە پێمان وایە لە پۆلی 12 ئێمە وەکو بۆشایی لە بازاری کارە کە ئەم پردە دروست بکەین دەستمان پێکرد ئەگینا پرۆژەی نەکستێپ هەم پەروەردە و هەم خوێندنی باڵا ئەگرێتەوە کە لە هەردوو مەرحەلەکەیە بتوانین ئێمە خوێندکاران بەرچاوڕوونکەین و بۆ بازاری کار ئامادەیان بکەین و لە هەمان کاتا یەکێک لە بابەتەکانی تر کە زۆر بەلامانەوە گرنگە پرۆژەی نەکستێپە کە بۆ ساڵانی داهاتوو بتوانین نەک تەنها لە شاری سلێمانی لە شارەکانی تری بکەین و ئەمەش هەر تەنها قسە و خەو نەبێ بەڵکو ئەوەیە کە بتوانین ئەم پێشنگایە ئەم پرۆژەیە بناسەرین بە زۆرترین گەنج لەبەر ئەوەی کە ئەم پێشنگایە لە کۆتاییە بێتە هەموو ئەو بەشانەی کە هەیەی کە بەشێکی زۆ گرنگی سکۆڵەرشیپە بێتە دەرفەتێک کە لە هەموو هەرێمی کوردستان و عێراقا دەرفەتی خوێندن بۆ شێوازەی کە پێویستە دروست بکەین و ئەخیر خاڵم کە لەسەر ساڵی 2030 هاوڕێیان ئەگەر بیگۆڕن 2029 بۆ 2030 یەکێک لەو بابەتەی کە زۆر گرنگە ئێمە لە یەکەمین ساڵەوە کە دەستمان پێکرد بیرمان لەوە کردەوە کە پرۆژەی نەکستێپ یەکێک بێت لەو پرۆژانەی کە لە حەڤە خاڵەکەی نەتەوە یەکگرتووەکاندا هەیە و بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ پێنج لەو خاڵانە تەطبیق ئەەکەین کە ئەمەش توانم بڵم لە خۆ نییە بە پێی دراسات ئیشمان کردووە و هەر دوێنێش توانیمان کە ئەم پرۆژەیە لەسەر وێبسایت UN تەقدیم بکەین و لە گلۆبال ویک بۆ ئاکشن پلان بتوانین ڕێجیستەر بین و کە ئەمەش خۆشحاڵیە توانم بڵم چەند مەرحەلەیەکی تری ڕێجیستریشنمان ماوە بەڵام دوێنێ ئەوەی کە ماپەکەمان دیاری کرد ئەوەمان زۆر پێخۆش بوو کە بتوانین ئەم پرۆژەیە بە پرۆژەیەکی جیهانی بیناسێنین و دەرفەتێک بێ کە لەم ڕێگەیەوانێ وڵاتی ئێمەش هەرێمی کوردستان بتوانێت بەشێک بێت لە بەشی پرۆژەکانی حەڤە سەستێنەبڵ پلانەکەی UN کە ئەمەش دەتوانم بڵم هەتاکو ساڵی 2030 زۆر بە باشی ئیش لەسەر ئەواکەین ئێمە ساڵی پار تەنها بە چەند وەرکشۆپێ بەشداریمان لە پاراستنی ژینگەیە کرد کە یەکێکە لە خاڵەکانمان بەڵام ئەم ساڵ بە ئاکشن کار لەسەر ئەم پرۆژەیە ئەەکەین ئەویش ئەوەیە کە لە باتی ئەوەی کە تەکسی بەکاربێنین بەڵکو پاسمان هێناوە و لەمان کاتا هۆڵمان ناوە کە هەموو ئەو پلاستی کوشتانی کە لەم پێشنگایە بەکارهێنێ بتوانێت ڕیسایکڵ بکرێتەوە ئەمەش بە فعلی ئەکرێت و دواتریش ئەم پێشنگایە ڕەنگە لە دوای مانگێک بۆ 6 مانگ کۆمەڵە داتای زۆر باش بڵاو کاتەوە و حەزیش ئەەکەم کە تەماشای داتاکان کەن بۆی بزانن وەستانم لێرە تەنها ئەوە نییە کە پرۆژەیەک بێت بەس بمانەوێت کۆمەڵە خەڵکێک پشتیوانمان بن و کۆبینەوە و بەس قسە بکەین بەڵکو حەزمان لەوەیە کە ئەم پرۆژەیە داتای زۆ دروست بکات و هەر یەکەمان بتوانێت کارمان تێ بکات کە مەجای پەروەردە و خوێندن ئیحتیمامێکی زیاتری پێبین و بە داتا قسە بکەین نەک بە گلەی و گازندە قسە بکەین لە هەموو ئەو سێکتەرانەی کە هەیە نازانم ئەگەر شتێکی ترم بینە چوو بێ سەیرێکی سلایدەکان کەم ئەتوان هەتاکو ئەخی سلاید بڕۆن سپاسدانەکەم ئۆکەی زۆر باشە طبعا ئێمە لە یەکەمین ساڵەوە کە کاتێکە لە لێرە دەستمان پێکردوانم بڵام هیچ شوێنێکمان نەبوو و نەشمان نەزانین لەکوێ ئەم پرۆژەیە بکەین و هەبوونی بەڕێزێک بە ناوی کاک خەبات کە دەرگای بۆ کردینەوە وتی وەرن ئەم هەموو خەڵکە بهێنە ناو کارگا
ئەمە تەبعاً خۆشحاڵی بوو کە ئەتوانم بڵێمەوە دەستپێکی پرۆژەکە بوو ئەگەر پرۆژەیەک شوێنی نەبێ مەکانی نەبێ نەتوانی تەختی 15,000 کەس بکەی ناتوانانی پرۆژەکەت سەربگرێت لەبەرەوە سپاسی کارگەی کللتوری شەکەم کە بەردەوام بۆ ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەم دەرگای ئەم شوێنی بۆ ئێمە کردوتەوە و لە هەمان کاریشا فاوندیشن هەب کە ئەم هۆڵیان بۆ دابین کردوین و لە هەمان کاتا ئەم بابەتەی ئەخیر کە گرنگی پێ ئەم ئەوەیە کە ئەم پرۆژەیە پرۆژەی هەمووانە پرۆژەیەکی نیشتیمانیە پرۆژەیەکە کە بۆ هەموو مناڵان و خوشک و برامان هەیە و حەزیش ئەەکەم کە بە تەواوەتی ئێمە تەماشای ئەوەکەین کە ئەم پرۆژەیە بە تەواوەتی پشتیوانی بکەین من داوای پشتیوانی هەر یەکێکتانەکەم ئەگەر بە کۆمنتێکیش بێت لەسەر ئەوەی کە چۆن کارەکان ڕاستترکەینەوە کە من چیرۆکێکە گێڕمەوە لە ساڵی پارە دکتۆرە ڕازان و دکتۆرە ژینۆ کە لێرە حزۆریان هەبوو و ئێمە خاڵەکانی UN-مان دانابوو ڕاستەخۆ لە دوای پانەڵەکان هاتنتیان ئەوی نەزانی ئەمە شتێکی زۆر باشە کردوتانە کە ئێوە لەسەر حەڤە خاڵەکە کارەکەن بەڵام پێویستە کات باشتر بکرێ بە شێوازی ڕاست نەتان کردووە طبعا من لەویانەیە مەشغوڵ بووم وتم ئۆکەی باش زۆر سپاس پێم خۆش بوو بە تەرحەکە بەس بیرم نەچۆوە ئەم ساڵ لە 2 مانگ پێش ئێستا پەیوەندیم پێوەکردن بە سەرەتا بە دکتۆر ژینۆ و دکتۆر ڕازان خۆی لێرەیە وتم شتێکی واتان تەڕەح کردووە و حەزەکەم بزانم دابنیشین چۆن بە شێوازێکی دروست ئەمە بکەین تیان وەڵا تەسەوورمان نەکردووە کۆمنتەکەمان وەربگریت چکە ئێمە ڕەخنەمان گرتووە ئێمە پرۆژەیەمان داناوە کە قبولی ئەوە ئەکەین ڕەخنەکان چییە و قبولی ئەوە ئەکەین چاکسازەکان چییە لەبەرەوە ئامادەین چونکە پرۆژەکە بە شێوازێک دەستمان پێکردو ئەمانەوێ کۆمەڵە هاوبێشی زۆر بێتە ناوەوە و کاریگەری دروست بکەین لەسەر خوێندنی باڵا و کاریگەری دروست بکەین بە فعلی هەر تاکێکی ئەم وڵاتە دروست بکەین بە شێوازێکی زۆ باش و هەوڵیش بین کە بتوانین ئەم پرۆژەیە سەرکەوێت داواکارم ئەم پرۆژەی نیشتیمانی سکۆڵەرشیپەش بە هەند وەربگرن و خوێندکارێکی زۆر باشتر بتوانین بەشداری پێ بکەین و دەرگاکانی ئێمە کراوەیە بۆ ئەوی کە هاوپشت و هاوپشتیوانی نێکستێپ بن بە هیوام لە ئاستی چاڕوانەکانی ئێوەیە بین و نێکستێپ دەرگایەک بێ بۆ ئەوی کە گەورەتر و گەورەتر ببێت و دووبارە سپاسی ئامادەبوونتانەکەم سپاسی گوێگرتنتان ئەەکەم و ئەتوانم بڵێم کە من زۆر خۆشحاڵم کە کاتان بەخشیوە ئەمە بۆ من دووبارە ئاکاتەوە کە کۆمەڵە کەسانێکی زۆر هەن کە گرنگی بەم بابەتە ئەیەن گرنگی بەم سەکتەرە ئەیەن و ئەمە ئەگەیەنێت کە ئێمە پێویستەکە بەردەوام بین زۆر سپاستانەکەم. دەست خۆش شەڤین خان ماندوو نەبی طبعا ئاماژەی بە شتێکی زۆر گرنگدا لە وتەکەیە کە سوپاسی وێ ڕای سوپاس بۆ کارگەیجگەرە ڕاستی گرنگە کە هەمومان گرنگی ئەم شوێنەوە ئەم سپەیسە بزانین چکە شوێنی گەورەی بەم شێوەیە کە بتوانێ ئەم هەموو ژمارە خەڵکەوە ئامادە بۆ لە خۆ بگرێ ڕەنگە کارێکی ئاسان نەبێ دۆزینەوە و بەڕێوەبردننی بۆیە لێرەوە دووبارە سوپاسی خۆمان ئاراستەی کارگەیجگەراکەین. ئەچینە ناو پرۆگرامێکی تر و بەشێکی تری پرۆگرامەکەمان کە پانێڵێکە بە بەشداری دکتۆر حازم عەبدوڕەزاق عەبدولئەمیر زوبەیدی بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان و بەدواداچوون لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی لەگەڵ هاوتاکەی لە کوردستان بەڕێز دکتۆر خەتاب ئەحمەد مستەفا بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم بە هەردووکیان فەرمونون هەروەها کۆڕەکە لەلایەن یاخود پانەڵەکە لەلایەن بەڕێز کاک عەلیەوە بەڕێوەبرێ کاک عەلی عومەر با فەرمێ فەرمونون.